سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ ئەوەی بەردەوامی بدەین بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان. لە درێژەی ڤیدیۆکانمانە لە زانکۆی سلێمانی ئەمانەوێ کەمترین کۆنمرەکانی وەرگیرا و بە زانکۆڵایەن پارالێل ئێواران پارێزگا و گشتی بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بۆ ئەوەی خۆشەویست باز بکەین. لەم ڤیدیۆیەدا کە لەم خشتێدا بۆ ئەوەی خۆشەویست باسێکەین کەمترین کۆنمرەی وەرگیراوە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی سەید سادق تاوەکو کەمترین کۆنمرەی وەرگیراو بە زانکۆڵایەن پارالێل ئێواران بۆ ئەوەی خۆشەویست باز بکەین تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن سودبەخش بێ بۆتان بۆ وەرگرتنی زانیاریەکانی ئەم ڤیدیۆیەمان تا کۆتایی لەگەڵمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردە و زانستە مرۆڤیەکان سەید سادق بریتیە لە بەشی مێژوو کە لقەکەی وێژەیە واتە تەنها وێژەیی وەرەگرێت زانکۆڵایەنی پارێزگا 65.3 و گشتێکەی بە هەمان کۆنمرە پارالێلی پارێزگا و گشتێکی 60 بە هەمان کۆنمرە ئێوارانی پارێزگا 54.903 و گشتێکەی 56.85 بەشی جوگرافیا زانستی وێژەیی وەرەگرێت زانکۆڵایەنی پارێزگا 64.775 و بە هەمان کۆنمرە بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 6.093 و بە هەمان کۆنمرە بۆ گشتێکەی ئێوارانی پارێزگا 54 و گشتێکەی 57.7. خۆشەویستانم ئەوەی لەم ڤیدیۆ و خشتەیەدا بۆ ئێوەی خۆشەویست باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو لە هەردوو بەشی کۆلێژی پەروەردە و زانستە مرۆڤیەکان لە سەید سادق بە هیوای ئەوەی سوود لەم کۆنمرانە وەربگرن و بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن بە شێوەیەکی پوخت و جوان هەموو بەشەکان هەڵبژێرن. بە هیوای سەرکەوتنتان لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان بۆ کەناڵەکەمان بانکێش بکەن.